تا چەند مانگێک پێش ئێستا بەرپرسانی باڵای هەرێم بەڵێنی چارەسەرکردنی قەیرانی داراییان بە هاوڵاتیان دەدا، بەڵام ئێستا وەک ئەوەی ئامادەکاری بۆ دۆخێکی خراپتر بکرێت هۆشداری لە قوڵتربوونەوەی قەیرانەکە دەدەن. بەرپرسانی باڵای هەرێم باشکراتر باز لە مەترسی و گەورەی قەیرانی دارایی دەکەن و دەڵێن حکوومەتی هەرێم لە قەیرانێکی قوڵی داراییدایە. بە پێنگاوەکانی حکوومەتیش بێت پێناچێت ئەو قەیرانە بە ئاسانی و بەزوویی چارەسەر بکرێت، چونکە ئەوەتە قوبات تاڵەبانی دەڵێت سەرەڕای ئەو پەڕی هەوڵەکانی حکوومەت، بەڵام پێدانی موچەی فەرمانبەران و خانەنشینان و شایستە داراییەکانی بەڵێندەران دواکەوتووە. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە کۆنفرانسی نەوت و غازی هەرێم لە لەندەن ڕاگەیاند لەم ساتە وەختەدا بارودۆخیان زۆر لەوە دوورترە کە پێی بڵێن باشە، چونکە قەیرانی دارایی لە هەموو قەیرانەکانی تر کاریگەرترە و مەترسی و هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر هەرێم. وتیشی حکوومەت کۆمەڵێک ڕەگەچارە تاوتوێ دەکات بۆ چارەسەرکردنی قەیرانەکە، چیتر حکوومەت ناتوانێت بە قەرزکردن خۆی لە قەیرانی دارایی دەرباس بکات. پێشتریش قوبات تاڵەبانی ڕاگەیاند بوو کەمی سەرچاوەی داهات و زۆری خەرجیەکانی هەرێم گەیشتوونەتە ئاستێکی مەترسیدار. لەلایەکی ترەوە ئاشتی هەورامی کە 2 ڕۆژ پێش ئێستا وەزارەتەکەی دۆسەیەکی لە دادگا دۆڕاند و دەبێت حکوومەتی هەرێم نزیکەی 2 ملیار دۆلار بداتە چەند کۆمپانیایەکی نەوتی لە کۆنفرانسی نەوت و غازی هەرێم لە لەندەن. هاوشێوەی قوبات تاڵەبانی ئاماژەی بە قەیرانەکانی هەرێم کرد و ڕاگەیاند لە 170 دەستی کار لەلایەن حکوومەتی هەرێمەوە موچیان پێدەدرێت، بۆیە ئەوان سوورن لەسەر دەستپێکردنی چاکسازیەکان لە سەرەتای ساڵی 2016ەوە. ئاشتی هەورامی هیچ ئاماژەیەکی بەوردەکاریەکەی ئەو چاکسازیە نەکرد کە وتی ئەنجامی دەدەن. هەندێک لە چاودێرانیش دەڵێن پێدەچێت هەمان ئەو بەڵێ نەبێت بۆ چاکسازی کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو تەنها لە بۆنەکاندا بەرپرسان باسییان کردووە، نەک پرۆژەیەک هەبێت بۆ ئەنجامدانی چاکسازی. لە سەرەتای ئەو قەیرانە دارایی کە ماوەی زیاتر لە ساڵێکە بەرۆکی هەرێمی گرتووە و بەغدا بەشە بودجەی هەرێمی بڕیوە، بەوتەی ئاشتی هەورامی بواە دەبوو وەزارەتی سامانە سروشتیەکان لە ڕووی داراییەوە باری سەرشانی هەرێمی سوک بکردایە، بەڵام ئێستا 2 ملیار دۆلاری دیکەی خستە سەر قەرزەکانی هەرێم. قەیرانی دارایی و ئابووری هەرێم وتاری بەرپرسانی کوردی تێپەڕاندووە و بەشێک لە بەرپرسانی باڵای وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش هەستیان بە گەورەی قەیرانەکە کردووە و ئەوانیش بە ئاشکرا هۆشداری دەدەن لە گەورەی و مەترسی قەیرانەکە. لەو چوارچێوەیەدا هیۆنگ واکانگ جێگری سکرتێری گشتی نەتەوەیە گرتووەکان بۆ کاروباری مرۆیی لە سەردانێکیدا بۆ بەغدا ڕایگەیاند ئەگەر بەپەلە کۆمەڵگای نێودەوڵەتی هاوکاری نەگەیەنێتە هەرێم ئەوە تووشی مەترسیەکی گەورە دەبنەوە. ڕەشی گەیاند ئەو قەیرانەی هەرێم و ناوچەکانی دیکەی عراقی گرتووەتەوە جێگەی نیگەرانیە، چونکە قەیرانەکان لە ئاستێکی زۆر خراپدان و ئەوان نیگەرانن لەوەی کە لە داهاتوودا دۆخەکە زیاتر خراپ ببێت. ئەم هۆشداریانە لە کاتێکدان حکوومەتی هەرێم موچەی 4 مانگی بەشێک لە فەرمانبەرانی لایە و ئەو 2 ملیار دۆلاری کە دەبێت وەکو قەرەبوو بیداتە چەند کۆمپانیایەکی نەوتی موچەی 3 مانگی فەرمانبەران دەکات. هاوکات لەگەڵەوەشدا ژمارەیەک پەرلەمانتار دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 20 ملیار دۆلار قەرزدارە.